سەبارەت بەم ئیفتارەکە ماڵ کاک حاجی حوسێن لە سەمسەماڵ کردویانە کاک حاجی یاسین و کاک حاجی ئاراس خوای گەورە بەرەکەت خاتە ماڵ و حاڵیانە خوالیان قبولکە بە درێژایی مانگی ڕەمەزان لە سەرەتای ڕەمەزانە تا کۆتایی ڕەمەزان خواردن ئامادەکەن بۆ خەڵکی چەمچەماڵ و ڕێبوارانەوەی کە لەم ڕێگا سەرەکی نێوان چەمچەماڵ و کەرکووک ڕەتەبن خوای گەورە لیان قبولکە بەڕاستی ئەمە زیندووکردنەوەی سونەتێکی گەورە و چاکە کە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک خواردن بۆ ڕۆژوانێک ئامادەکە وەکو وایە ئەجر و پاداشتی ڕۆژەکەی بۆ بێ ئەوەی لەوەی ئەمیشکەمەوەکە ئەم ماڵانە وەکو نەریتی چەند ساڵی خۆیان هەڵساون بەم کارە بە پێدانی خواردن و بەربانگی ئێواران ئامادەکەن بۆ ڕۆژوانان خوای گەورە بەرەکەت کاتە ماڵ و حاڵیانەوە و خوای گەورە لیان قبولکە تا کۆتایی ڕەمەزان ئەمە بەردەوام بێت. خلاو لە بەڕێستان و بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵەکەتان دیارە بە دڵنیایی ئێرامە قەزای چەمچەماڵە شەقامی سەرەکی نێوان کەرکووی سلێمانی و ڕەنگە بڵێم چەند سەد مەترێ لە پردی یەکتر بڕی مامەڕیشەوە دوورە لەسەر شەقامە سەرەکیەکەیە و ئێرە ئەمە کوڕانی حاجی حوسێنی مەملەحەواتە کاک یاسین و کاک حاجی ئاراس ئەم لێرە چێشتخانەیەکی گەورەیان دروستکردەوە بە ناوی ئەوەی خواردنگەی لە پێناوی خوددادا وادام چێشتخانەیە ئامادەیان دەربڕیەوە هەموو ئێوارەیەک بۆ ڕۆژوان و بۆ ڕێوارانی ئەم ڕێگایە لە نەفرێکەوە تا 1000 نەفەر توانن خواردن دابین بکەن هەم خواردن هەم خورما هەم ئاوی خواردن و پێداویستیەکانی ڕۆژوشکان بە شێوەیەکی گشتی وەلامان کاتە شوێنی نوێشکردن و جەماعەت و ئەوانەشیان داناوە ئەمە بۆ خۆی لە خۆیدا دەیسەلمێنێک کە شاری چەمچەماڵ شارێکی میوان دۆستە و جگە لەوە ئەم خانەوادەیەکی لە ڕادە بەدەر خێرخوازن بەردەوام هاوکار و پشتیوانی فەقیر و هەژار و داما و لێقەوماوەن لە هەمان کاتە لە بەردەوام هاوکاری سێکتەرەکانی کەتی تەندروستی و پەروەردەش بوونە لە سنووری قەزای چەمچەماڵەوە بەردەوام لە کاری خێرخوازیان لە ڕێگاوبانەکانی ئەنجامداوە بۆ ئێمە سپاسیانەکەین دەستیان خۆش بێ لە ێزانی گەورە داواکارین چەندی داوە پێیان سەد هێندەی تیران بداتێ بۆی کاوا مادام بەتەنگ هەژار و لێقەوما و داماوەکان و هەروە لەگەڵ بە چۆن بڵێ خواردنی پێویست بۆ ڕێبواران و بۆ ڕۆژوانیش دابینەکەن بەڕاستی جێگەشان نازین. سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان بە خێراتنی مانگی ڕەمەزان دەکەین ئەم کوڕانەی ئامۆزام ماڵ مام حوسێن وەکو بنەماڵی ڕەحیم حوسێنی مەملەحە کە سایەتی دیاری چەمچەماڵ هەستان بەکردنەوەی خواردنگەی ماڵی خوددا بۆ فەقیر و هەژار و ڕێبواران دەستخۆشییان لێەکەین دەستیان خۆشێت ئەمەش بۆ ڕێبوارانە ئەوەی سایقە کە لێوە ئەڕات داوەتیەکەین و لە خزمەتیان و لە خزمەتانین و دەستی ئێوەش خۆش بێ و بە خێراتین کەناڵی پەیامەکەین تاکو ئاخیرەم ڕۆژی ڕەمەزان کە کاتە ڕۆژی عارفە خواردنمانەیە لێرە. هذا